یاسای ژمارە 36 ئەو شتانە ڕیسوا بکە کە ناتوانیت هەد بن، فەرامۆشکردنیان باشترین تۆڵەیە. بە گرنگیدان بە کێشەیەکی ناچیزە تۆبوون و سەنگی دەدەیتێ، چەندەی سەرنج بخەیتە سەر دوژمنێک ئەوەندە بەهێزتری دەکەیت و زۆر جار هەڵەیەکی بچووک بەهێزتر و خراپتر دەبێت کاتێک هەوڵ دەدەیت چارەسەری بکەیت. هەندێک جار باشترین شت ئەوەیە شتەکان وەکو خۆیان واز لێبێنیت. ئەگەر شتێک هەبێت تۆ بتەوێ بەڵام نەتوانیت بەدەستی بێنی، بە چاوی سووک سەیری بکە. چەندەی بایەخی بۆ دەرخەیت ئەوەندە باڵاتر دیار دەبێت. سەرپێچی لە یاساکە. سەرکردەی یاخی مەکسیکی پانچۆ ڤیلا وەکو سەرکردەی باندی چەتەکان دەرکەوت، بەڵام پاش هەڵایسانی شۆڕش لە مەکسیک لە ساڵی 1910دا ئەو بووە جۆرێک لە پاڵەوانی خەڵک. شەمەنەفەری تاڵان دەکرد و پارەی دەدایە هەژاران. ڕێبەرایەتی پەلامارە پڕسەرکێشیەکانی دەکرد و لە ڕاکردنی ڕۆمانسیانەدا خانمانی بەلای خۆیدا بەکێش دەکرد. کردارەکانی دەبوونە مای سەرسامکردنی ئەمریکیەکان. پێدەچوو ئەو پیاوەی سەردەمێکی تر بێت، بەشێکی ڕۆبن هود و بەشێکی دۆن جوان بێت. پاش چەند ساڵێکی شەڕی تاڵ، ژەنەڕاڵ کارانزا وەکو سەرکەوتوویەک لە شۆڕشدا دەرکەوت. ڤیلای شکست خواردوو سەربازەکانی گەڕانەوە بۆ ماڵەوە، بۆ ویلایەتی چیهواهوای باکوور. سوپاکەی بەرەوکزی دەچوو، جارێکی تر گەڕایەوە ناو باندەکە و زیانی بە ناوبانگەکەی گەیاند. دوجار لەوانەیە بەهۆی نائومێدیەوە بوو بێت کە ئەو دەستی کرد بە سەرکۆنەکردنی ئەمریکا بێگانەکان کە ئەو لە بەرامبەر گیر و گرفتەکانیدا لۆمەی دەکردن. لە مارسی 1916دا پانچۆ ڤیلا هەڵی کوتایە سەر کۆلەمبەس، نیو مەکسیکۆ، بە پەلاماردانی سەرانسەری شار. باندەکەی 17 مەدەنی و سەربازی ئەمریکیان کوشت. سەرۆک ویدرۆ ویلسن کە وەکو زۆرێک لە ئەمریکیەکانی تر سەرسامی ڤیلا بوو، ئێستا دەبوایە ئەو باندە سزا بدرێت. ڕاوێژکارانی ویلسن ئەویان هاندا تا سەربازەکانی بۆ مەکسیکۆ بنێرێت بۆ گرتنی ڤیلا. بە بۆچوونی ئەوان بۆ هێزێکی گەورەی وەکو ئەمریکا، لێنەدانی سوپایەک کە خاکەکەی داگیر کردبوو خراپترین ئاماژە بوو. سەرباری ئەمەش زۆرێک لە ئەمریکیەکان ویلسۆنیان وەکو ئاشتی خوازێک دەبینی، پرەنسیپێک کە خەڵک گومانیان لێی هەبوو وەک کاردانەوە بەرامبەر توندوتیژی. دەبوایە ئەو بوێری و پیاوەتی خۆی لە ڕێگەی فەرمانکردن بەهێز بسەلمێنێت. فشار لەسەر ویلسۆن بەهێز بوو. پێش ئەوەی مانگەکە تەواو بێت، بە ڕەزامەندی حکوومەتی کارانزا ئەو سوپایەکی 10,000 سەربازی ڕەوانە کرد بۆ گرتنی پانچۆ ڤیلا. سەرکێشیەکە بەگشتی سزادەر ناودێری کرا. سەرکردەکەی ژەنەڕاڵ جۆن جەی پێرشینگ بوو کە لە فیلیپین گەریلاکان و لە باشووری خۆرئاوای ئەمریکا ئەمریکاییە ڕەسەنەکانی شکست پێهێنا بوو. بە دڵنیاییەوە پێرشینگ توانی پانچۆ ڤیلا بدۆزێتەوە و بەسەریدا زاڵ بێت. گەشتی سزادەر بووە چیرۆکێکی هەستئامێز و چەندەها ڕیپۆرتەر بە دوای پێرشین کەوتن. ئەوان وتیان کەمپەینەکە تێستێک دەبێت بۆ هێزی ئەمریکا. سەربازان دوایین جۆری چەکیان پێبوو، بە ڕادیۆ پەیوەندیان دەکرد و لە ڕێگەی پشکنینی ئاسمانی پاڵپشتی دەکران. لە یەکەمین مانگەکاندا سەربازان دابەش بوو بوون بۆ یەکەی بچووک بۆ گەڕان لە ناوچە کێویەکانی باکووری مەکسیک. ئەمریکیەکان $50,000 خستە ڕوو وەکو پاداشتێک بۆ ئەو زانیاریانەی دەیگەیەنێتە دەستگیرکردنی ڤیلا. بەڵام خەڵکی مەکسیک کە بەرامبەر بە ڤیلا بە ئاگا هاتبوونەوە،
پاش ئەوەی گەڕابووەوە ناو باندەکە ئێستا پێی سەرسام بوون لە بەرامبەر ڕووبەڕووبوونەوەی ئەم سوپا بەهێزەی ئەمریکا. ئەوان دەستیان کرد بە پێدانی زانیاری درۆینە بە پێرشینگ. پێدەچوو باندەکە زۆر زیرەک بێت، هەمیشە هەنگاوێک لە پێش سوپای ئەمریکاوە بێت. بە هاتنی هاوینی ئەو ساڵە تیمە سەربازیەکە گەیشت بووە 123,000 کەس. ئەوان بەدەست گەرما و مێشولەی ئەو خاکە سەختەوە دەیان ناڵاند. ئەوان پاش ئەوەی پێیان نابووە ناو دێهاتێکی سەخت کە هەنووکە ڕقیان لێی دەبووەوە، کینەیان بەرامبەر خەڵکی لۆکاڵ و حکوومەتی مەکسیکیش هەڵگرت. لە ساتێک لە ساتەکاندا پانچۆ ڤیلا لە ئەشکەوتێکی شاخدا خۆی شاردەوە بۆ ئەوەی لەو برینی تەقەیە چاک بێتەوە کە لە پێکدادانێکدا لەگەڵ سوپای مەکسیک پێکرا بوو. ئەو ئاگادار بوو کە چۆن پێرشینگ سەرکردایەتی سوپایەکی ئەمریکی بڕست لێبڕاو دەکات و بەناو شاخەکاندا دێت و دەچێت وەقەد لە ئامانجەکەی نزیک نابێتەوە. تاوەکو زستان ڤیلا لە گەمەی مشک و پشیلەکەی خۆی بەردەوام بوو. ئەمریکیەکان وەکو شانۆیەکی کۆمیدی سەیری ئەمەیان دەکرد. لە ڕاستیدا ئەوان بەرەبەرە سەرسامی ڤیلا بوون. ڕێزیان لە تواناکەینا. لە گومڕاکردنی هێزێکی باڵا لە کانونی دووەمی 1970دا ویلسن بۆ دوجار فەرمانی کشانەوەی پێرشینگیدا لە کاتێکدا کە سەربازەکان ڕێگەی گەڕانەوەیان بۆ ئەمریکا گرتە بەر. هێزە یاخیەکان شوێنیان کەوتن. سوپای ئەمریکایان ناچار کرد فڕۆکە بەکاربێنێت بۆ پاراستنی پاشەڵی خۆی. تیمە سەربازیەکە کە بەتەما بوو سزا دەربێت خۆی سزادرا. بە ڕیسواترین شێوە پاشەکشەی کرد. لێکدانەوە ویدرۆ ویلسن تیمە سەربازیەکەی سزادەر وەک نمایشێکی هێز بەکارهێنا. ئەو وانەیەکی دەدایە پانچۆ ڤیلا و لە پرۆسەکەدا پیشانی جیهانی دەدا کە نە گەورە و نە بچووک ناتوانن هێرش بکەنە سەر ئەمریکای بەتوانا و بۆی دەربچن. گەشتی تیمەکە لە ماوەی چەند هەفتەیەکدا بە کۆتا دەگەیشت و ڤیلاش بیر دەچووەوە. ویلسۆن دەیتوانی چ شتێک بکات بە جیاوازی. ئەو دەیتوانی فشار بخاتە سەر حکوومەتی کارانزا بۆ گرتنی ڤیلا بۆ ئەو. لەلایەکی ترەوە لەبەر ئەوەی زۆرێک لە مەکسیکیەکان پێش ئەوەی گەشتی سەربازی سزادەر دەست پێ بکات لە دەستی ڤیلا بێتاقەت بوون. ئەو دەیتوانی بەهێمنی کاریان لەگەڵدا بکات و پشتیوانیان بۆ پەلامارێکی بچووکتر بۆ گرتنی باندەکە بەدەست بێنێت. ئەو دەیتوانی لە دیوی سنووری ئەمریکاوە تەڵەیەک ڕێک بخات و پێشبینی هێرشەکە بکات. یان دەیتوانی تەواوی بابەتەکە بۆ ئەو کاتە پشتگوێ بخات و چاوەڕوانی مەکسیکیەکان بێت خۆیان بە شێوازی خۆیان مامەڵە لەگەڵ ڤیلادا بکەن. بیرت بێت تۆ خۆت بڕیار دەدەیت شتەکان بێزارت بکەن. تۆ تەنیا دەتوانی بە ئاسانی هێرشکەری هەراسانکەر پشتگوێ بخەیت. بابەتەکە بە ناچیزە و ناشایستەی بایەخ و سەرنج لە قەڵام بدە. ئەمە هەنگاوە بەهێزەکەیە، ئەوەی کە تۆ پەرچەکرداری بەرامبەر پیشان نادەیت. ناتوانێت لە دەرگیربوونێکی بێکەڵکدا تۆ ڕابکێشێتە خوارەوە. باشترین وانە کە تۆ بتوانیت بیگەێنیتە مێشولەیەکی هەراسانکەر ئەوەیە لە ڕێگەی فەرامۆشکردنیەوە ڕەوانەی تاریکی بکەیت. ئەگەر ئەستەم بێت فەرامۆشی بکەیت، ئەوە بەنهێنی پیلانگێڕی بکە بۆ خۆقوتارکردن لێی. بەڵام قەت بەڕێکە و سەرنجت بەلای ئەو مێشولە هەراسانکەرەدا ڕامەکێشە کە خۆی دەمرێت یان لەناو دەچێت. ئەگەر تۆ کات و وزەت لە دەرگیربوونێکی وەهادا بە فیڕۆ بدەیت، ئەوە هەڵەی خۆتە. فێر بە یاری بە کارتی ڕیسواکردنەوە بکەیت. پشت بکەیتە ئەو شتەی کە ناتوانێت لە دوورمەودادا زیانت پێ بگەێنێت. تەنیا بیرکەوە 130 ملیۆن دۆلار تێچوی حکوومەتەکەی تۆیە تا من بگرێت.
من بە شاخە گرداویە ڕقەکاندا بردمن. هەندێجار 50 مایلی ڕێگەکە ئاویان پێ نەبوو. ئەوان هیچیان نەبوو جگە لە خۆر و مێشولە. هیچ شتێکیشیان بەدەست نەهات. پانچۆ ڤیلا. پەیڕەوی لە یاساکە لە ساڵی 1527 دا پاشا هێنری هەشتەمی ئینگلتەرا بڕیاری ئەوەیدا کە دەبێ ڕێگەیەک بدۆزرێتەوە بۆ قوتاربوون لە ژنەکەی کاسترینی ئەراگۆن. کاسترین نەیتوانی بوو کوڕێک میراتگرێکی نێرینە بێنێتە دنیاوە کە بەردەوامی بە بنەماڵەکە مسۆگەر بکات و هێنری پێی وابوو دەزانێ بۆچی. ئەو لە کتێبێکی پیرۆزدا پارچەیەکی خوێندبووەوە کە تیایدا نووسراوە ئەگەر پیاوێک ژنی براکەی هەڵبگرێت شتێکی ناپاکە، ئەو ڕووتی براکەی دەرخستووە، ئەوان بێ منداڵ دەبن. پێش هاوسەرگیری لەگەڵ هێنری، کاسترین هاوسەرگیری لەگەڵ برا گەورەکەیدا کردبوو. ئارسەر بەڵام ئارسەر 5 مانگ دواتر مردبوو. هێنری چاوەڕێی کاتێکی گونجاوی دەکرد پاش هاوسەرگیری لەگەڵ بێوەژنەکەی براکەیدا کردبوو. کاسترین کچی پاشا فێردیناند و شاژنە ئیزابێلای ئیسپانیا بوو. بە هاوسەرگیریکردن لەگەڵ هێنریدا هاوپەیمانیەکی بە نرخی زیندوو هێشتبووەوە. ئێستا دەبوایە کاسترین ئەو دڵنیا بکاتەوە لەوەی هاوسەرێتیە کورتخایەنەکەی لەگەڵ ئارسەردا هەرگیز تەواو نەبووە. ئەگینا هێنری پەیوەندیەکانی بە مەحرەم و هاوسەرگیریەکانی بە بەتاڵ لە قەڵەم دەدا. کاسترین سوور بوو لەسەر ئەوەی کە لە ڕێگەی هاوسەرێتیەکەی لەگەڵ ئارسەردا بە پاکیزەیی ماوەتەوە کە ئەو نەیدەکرد ئەگەر بە مەحرەم لە قەڵەمی بدایە. لەگەڵ ئەوەشدا پاش ساڵانێکی هاوسەرێتی لەگەڵ هێنری، کاسترین نەیتوانی بوو کوڕێ بەرهەم بهێنێت و لە سەرەتاکانی 1520 دا کەوتبووە حاڵەتی بێخوێنیەوە. بەلای پاشاوە ئەمە تەنیا بەمانای یەک شت دەهات. ئەو لەبارەی پاکیزەکەیەوە درۆی کردووە و یەکبوونەکەیان مەحرەم بووە و خودا سزای داون. هۆکارێکی تریش هەبوو کە بۆچی هێنری دەیویست لە کاسترین قوتاری بێت. ئەو کەوتبووە داوی خۆشەویستی ژنێکی گەنجتر، ئان بۆلین، نەک تەنیا خۆشی دەویست، بەڵکو ئەگەر هاوسەرگیری لەگەڵدا بکردایە ئەوە هێشتا دەیتوانی هیوای ئەوەی هەبێت کوڕێکی شەرعی بخاتەوە. لەگەڵ ئەوەشدا هاوسەرگیری لەگەڵ کاسترین دەبوایە هەڵوەشێتەوە. لەبری ئەمە هێنری دەبوایە داوا لە ڤاتیکان بکات، بەڵام پاپا کلیمێند قەت هاوسەرێتیەکەی هەڵنەدەوەشاندەوە. بە هاتنی هاوینی 1527 دەنگۆ بە سەرانسەری ئەوروپادا بڵاو بوونەوە کە هێنری خەریکە هەوڵی مەحاڵ دەدات هاوسەرگیریەکەی هەڵدەوەشێنێتەوە ئەگەرچی پاپا کلێمێنتیش ڕازی نەبێت. کاسترین قەت وازی نەدەهێنا چجا ئەوەی خۆبەخشانە بچێتە کەنیسا، هەروەک هێنری هانیدا بوو. بەڵام هێنری ستراتیژی خۆی هەبوو. ئەو چیتر لەگەڵ کاسترین لە ناو جێگەدا نەدەخەوت، چونکە ئەو ئەمی بە ژن خوشک لە قەڵەم دەدا، نەک ژنی یاسایی خۆی. ئەو سوور بوو لەسەر ئەوەی میرەکەی خۆی بە بێوەژنی وێیڵز یا تایتڵەکەی وەکو بێوەژنی ئارسەر لە قەڵەم بدات. لە کۆتاییدا لە 1531 ئەوی لە دەربار دوور خستەوە و بۆ قەڵایەکی دوور گواستیەوە. هێنری هەڕەشەکانی پاپای فەرامۆش کرد و نەکەر ئەمە، بەڵکو سوور بوو لەسەر ئەوەی کە هاوسەرێتی لەگەڵ کاسترین هەڵوەشاندۆتەوە و لە ساڵی 1533 دا هاوسەرگیری لەگەڵ ئان بۆلین کرد. کاسترینیش هەستی بە ئازاری ڕیسواکردنەکەی هێنری کرد و ئەو هەوڵیدا بەرەنگاری بکات، بەڵام لە بەرامبەر هێنریدا هیچی پێ نەکرا و بە زوی خەڵکی تریش گوێی لەم شتانە کڕ کرد. کاسترین کە لە دەرباردا بڕا لەلایەن پاشاوە فەرامۆش کرا و لێوان لێو بوو لە نائومێدی و تووڕەیی، پەیتا دۆخی تێکچوو. دوجار لە شوباتی 1536 دا بە وەرەمێکی شێرپەنجەیی لەسەر دڵی مرد. لێکدانەوە
کاتێک تۆ بایەغ بە کەسێک دەدەیت ئەو دوانتان دەبنە هاوڵ، هەریەکەتان بەرەو کردار و پەرچەکرداری ئەوی تر هەنگاو دەنێت. لە پرۆسەکەدا تۆ دەستپێشخەری خۆت لەدەست دەدەیت. ئەمە داینامیکی هەموو کارلێکەکانە. بە پێزانینی خەڵکی تر ئەگەرچی تەنیا شەڕیان لەگەڵ بکەیت، ئەوە بە ڕووی کاریگەریەکاندا دەکرێتەوە. ئەگەر هێنری لەگەڵ کاسریندا ململانەی بکردایە، ئەوە لە ناو مشتومڕی بێکۆتاییدا دەچەقی کە موکوڕیەکەی لەق دەکرد و دوواجار بڕستی لێدەبڕا. کاسرین بەهێز و تۆکمە بوو. ئەگەر ئەو بپرژایەتە سەر ڕازیکردنی کلێمێنت بۆ گۆڕینی فەرمانەکەی لەمەڕ ڕوایەتی هاوسەرگیریەکە، یان هەوڵی بدایە سازش و دانوستانی لەگەڵ بکات، ئەوە لە تاکتیکە دڵخوازەکەی کلێمێنت داگیر دەبوو. یاریکردن بۆ کات، بەڵێندانی کشۆکی و نەرمی، بەڵام لە ڕاستیدا ئەوەی دەکرد کە پاپا دەیویست. شێوازی ئەوان. هێنری هیچ کام لەمانەی نەبوو. ئەو گەمەیەکی هێزی کاولکاری ئەنجامدا، ڕیسواییەکی سەراپاگیر. بە فەرامۆشکردنی خەڵک تۆ کاریگەریان کەم دەکەیتەوە. ئەمە ناجێگیر و تووڕەیان دەکات. بەڵام لەبەر ئەوەی ئەوان هیچ مامەڵەیان لەگەڵ تۆدا نییە، هیچ نییە کە بتوانن بیکەن. ئەمە دیوی توندی یاسایە. یاریکردن بە کارتی ڕیسواکاری زۆر بەهێزە، چونکە ئەمە ڕێگەت بۆ خۆش دەکات تا بڕیار لەسەر هەلومەرجی ململانیەکە بدەیت. تۆ پاشایت و تۆ ئەو شتە فەرامۆش دەکەیت کە بریندارت دەکات. تەماشای ئەوە بکە کە چۆن ئەم تاکتیکە خەڵکی پەس دەکات. نیوەی ئەوەی کە دەیکەن بۆ ڕاکێشانی سەرنجە و کاتێک تۆ لێیان دەگریتەوە، لە هەراسانبووندا ململانێ دەکەن. پیا و تێی هەڵدا، ئەو لێت دەبورێت. مەرایی بۆ بکە، لەوانێ و لەوانە نییە دەرکت پێ بکات، بەڵام فەرامۆشی بکە، ڕقی لێت دەبێت. ئیدریس شا، کاروانی خەونەکان. کلیلی دەسەڵات زۆر جار ئارەزوو کاریگەری ناکۆک ئامێز دروست دەکات. چەندەی زۆر شتێکت بوێت، ئەوەندە زۆرتر بە دوای داوێڵ دەبیت، ئەوەندەش زۆرتر خۆت لێلا دەدات. چەندەی بایەخی بۆ پیشان بدەیت، ئەوەندە بەرەنگاری دەکات. هۆکارەکەشی ئەوەیە کە بایەخدانەکەت زۆر بەهێزە. ئەمە خەڵک نامۆ دەکات و تەنانەت دەترسێنێت. ئارەزوی کۆنتڕۆڵ نەکرا و لاواز، ناشایستە و جێی بەزەیی دەردەخات. دەبێ پشتت بکەیتە ئەو شتەی دەتەوێ، ڕیسوایی و سوگبینی خۆتی بۆ پیشان بدەیت. ئەمە ئەو جۆرە کاردانەوە بەهێزەیە کە ئامانجەکانت شێدگیر دەکات. ئەوان بە ئارەزوی خۆیانەوە وەڵامگۆ دەبن کە هەبوونی کارەگەریە لەسەر تۆ. لەوانەیە بۆ ئەوە بێت ببنە خاوەنت، یان لەوانەیە بۆ ئەوە بێت ئازارت بدەن. ئەگەر ئەوان بیانەوێ ببنە خاوەنت، ئەوە تۆ بە سەرکەوتووی یەکەمین هەنگاوی فریودانت تەواو کردووە. ئەگەر ئەوان بیانەوێ ئازارت بدەن، ئەوە تۆ ناجێگیرت کردوون و وەها لێ کردوون بە ڕێساکانی تۆ یاری بکەن. ڕیسواکردن مافی پاشایە. بۆ هەر کوێیەک چاوەکانی بسوڕێن، ئەوەی کە بڕیارت دەدات بیبینێت، ئەوەیە واقعی. ئەوەی کە فەرامۆشی دەکات و پشتی تێدەکات، ئەوەندەی مردوو باشە. ئەمە ئەو چەکە بوو کە پاشا لویسی شانزە بەکاری دەهێنا. ئەگەر ئەو کەیفی بە تۆ نەهاتبایە، وەها ڕەفتاری دەکرد کە تۆ لەوێ نیت. باڵایەتی خۆی لە ڕێگەی بڕینی داینامیکی کارلێک بەرقەرار دەکرد. ئەمە ئەو هێزەیە کە تۆ هەتا کاتێک یاری بە کارتی ڕیسواکردنەوە دەکەیت، ناوبەناو پیشانی خەڵکی دەدەیت کە تۆ دەتوانیت بەبێ ئەوان بەڕێوە بچیت. ئەگەر بڕیاردانی فەرامۆشکردن دەسەڵاتەکەت زیاد بکات، ئەوە سەرئەنجام ئاڕاستەگیریە پێچەوانەکە پابەندی و دەرگیربوون زۆر جار لاوازت دەکەن. بە بایەخدانێکی بێڕادە بە دوژمنی بچووک، ئەوە بچووک دەردەکەویت و چەندەی بخایەنێت تا ئەم دوژمنە تێک بشکێنی، ئەوەندە دوژمنەکەت گەورەتر دیار دەبێت.
لە بری ئەوەی بەڕێکەوت تەرکیز بخەیتە سەر کێشەیەک بەوەی کەوای لێ بکەیت لە ڕێگەی بڵاوکردنەوەی ئەمەی کە چەندێک مایەی خەم و نیگەرانیتە خراپتر دیار بێت، زۆر جار ژیرانەتر ئەوەیە کە ڕۆڵی ئەریستۆکراتە سوکبینەکە ببینیت، نەک بەوەی دان بە قورسایی کێشەکەدا بنیت. بیرت بێت کاردانەوە بەهێزەکان بەرانبەر ڕەخنە هەراسانکردنە ناچیزەکان ڕیسوایی بەدواوەیە. قەت وەها پیشان مەدە کە شتێک کارت تێدەکات یان تۆ بریندار بوویت. ئەمە تەنیا پیشانی دەدات کە تۆ دانت بە کێشەکەدا ناوە. ڕیسوایی ژەمێکە کە ئەگەر سارد و بێسۆز بێت بە باشترین شێوە پێشکەش دەکرێت. وێنە برینە بچووکەکە زۆر بچووک بەڵام ئازاربەخش و هەراسانکەرە. تۆ هەموو جۆرە دەرمانێک بەکاردێنیت، سکاڵا دەکەیت، دەیڕوشێنیت و قەتماغەکە هەڵدەکەنیت. دکتۆرەکان خراپتری دەکەن. برینە بچووکەکە دەکەنە مەسەلەیەکی زۆر گەورە. ئەگەر تۆ وازت لە برینەکە بهێنایە و لێگەڕایتایە تا کات چاکی بکاتەوە، خۆت لە نیگەرانی دەرباز بکەیت، وەها نەدەبوو. دەسەڵات بزانە چۆن یاری بە کارتی ڕیسواکردن دەکەیت. ئەمە سیاسیترین جۆری تۆڵەیە، چونکە زۆر کەس کە دەبوایە هیچیان لەبارەوە نەزانین، ئەگەر نەیارە بەرجەستەکانیان بەدیان نەکردایە، هیچ تۆڵەیەک وەکو بێهەستی و سارد و سڕی نییە، چونکە ئەمە لە گۆڕنانی ناشایستەیە لە تۆزی پوچێتی خۆیدا. پێچەوانە بوونەوە دەبێت تۆ بە ناسکی و بە وریاییەوە یاری بە کارتی ڕیسواکردن بکەیت. زۆربەی گیر و گرفتە بچووکەکان خۆیان نامێنن ئەگەر تۆ لێیان گەڕیت، بەڵام هەندێکیان گەشە دەکەن و بڵاو دەبنەوە ئەگەر تۆ گرنگیان پێ بدەیت. کەسێکی ئازنزم فەرامۆش بکە و کاتێکی دواتر دەبینیت کە بۆتە ڕکابرێکی جددی و ڕیسواکردنەکەت بۆی تۆڵەشی لەلا دروست کردووە. زۆر جار کاتێک تۆ بە ئاشکرا ڕیسوایی پیشان دەدەیت، ئەوە بە هەمان شێوە پێویستە بەنهێنی چاوێکت لەسەر کێشەکە بێت، چاودێری دۆخەکە بکەیت و دڵنیابیتەوە لەوەی کە نامێنێ مەهێڵە ببێتە هۆی خانەیەکی شێرپەنجەیی. شارەزایەتی هەستکردن بە کێشەکان پەیدا بکە کاتێک ئەوان هێشتا بچووکن و گرنگیان پێ بدە پێش ئەوەی ببنە زەبەلاحێک. فێر بە جیاوازی بکەیت لە نێوان کارە سادبار لەلایەکەوە و هەراسانکەری بچووک لەلایەکی ترەوە کە خۆبەخۆ بە بێدەنگی لە نێو دەچێت. لە هەر حاڵەتێکیشدا بێت قەت بە تەواوی چاوی لەسەر لامەبە تا ئەو جێی کە زیندووە و دەتوانێت بگەشێتەوە و بێتەوە ناو ژیانت.